باڵە سەرەتا ئەگە بمانەوێت ناساننێکی ژینگە بکەین ژینگە ئەو ناوەندە سروشتەیە کە هەموو شتە زیندەوەر و نازیندەوەرەکان لە خۆ دەگرێت کە ئەمەش پەیوەندێکی ڕاستە و خۆی بە مرۆڤ و هەموو زیندەوەرەکانی دیکەیە کە لەسەر ئەم ژینگەیە ژیان دەکەن بۆیە هەر کێشەیە کە لە ژینگە بێت ڕاستەخۆ کێشەیە کە لە زیندەوەراندا بۆ لەبەر ئەمە پێویستەکە هەمومان ینی هەموو تاکێ کە ئەگەر سەر جیهانیش قسە بکەین دواتر لەسەر کوردستان پێویستە هەڵسە بە پاراستنی ژینگە و پارێزگاری لێکردنی و پەرەپێدان بۆ باشترکردنی ژینگەی هەرێمی کوردستان. زۆر باشە. لەم وەرزەیە کە وەرزی بەهارە دەبینین هاوڵاتیان دەچنە شوێنە گەشتیاریەکان و بەشێک لە هاوڵاتیانی هۆشیاری ئەویان نیە کە یاخود هۆشیاری کەمە لەوەی کە پاراستنی ژینگە و سەیرانگاکانی هەرێمی کوردستان بپارێزن و بەشێکی زۆر لە پاژماوەکانیان بەجێ دەهێڵن تا چەندە گرنگە هاوڵاتیان گرنگی بە پاک و خاوێنی سەیرانگاکان بدەن هاوشێوەی ماڵی خۆیان چونکە دەبین ئەوەی کە لەوێ فڕێ دەدەن لە ماڵی خۆیاندا لەسەر فەرشەکە خود لە ژوورەکەی خۆیاندا ئامادەین فڕێ بدەن تا چەندە گرنگە هۆشیاری بڵاو بێتەوە بۆی کە ژینگەکانی ژوەکو ماڵی خۆمان پارێزراو بن. وای بگومان ئێمە کە ڕوو لە سەیرانگا و لە هاوینە هەوارەکانەکەین بۆ بەسەربردننی کاتێکی خۆشوە گۆڕین و کەشی و هەوایەکەوە تێژوەرگرتنە لەو سروشت و دیمەنە جوانی کە لە کوردستانە هەیە بەڕاستی وەک چۆن تۆ ئەتەوێت سوود لە ژینگەکە وەرگری ئەبێ سوودیشی پێ بەخشی پارێزگاری لێ بکەیت و ئەو دیاردانی کە ساڵانە دووبارا بێتەوە لە وەرزەکانی گەشتکردن و لە بەهار و لە نۆرۆزە بەڕاستی دیاردێکی هەم ناشرینە هەم چۆن بڵێ نائەخلاقیە کە تۆ هەڵسی لەو شوێنی کە خزمەتت پێەکە تۆ لە بەرامبەر زیانی پێ بگەێنی بە ڕشتنی پاشەڕۆ بێ و پیسکردنی ئاو و هەوا و خاکەکە بێت و بە تایبەتی کە لە کاتی ئاگرکردنەوەیە تۆ کە ئەو ئاگرەکە ئەکرێتەوە بەجێنێ هەڵڕێت و ئەو پاشەڕۆیانی کە لێت بەجێمەێنێت لەوێ بەجێنێ هێنی بەڵکو بکرێتە زەرفی لاان و زەرفی تایبەت بەخۆی و ئەگەر شوێنی تایبەت لە سەیرانگاکانە هەبێ باشتر ئەگەر نەشبوو بیهێنیتەوە لەگەڵ خۆتا لە ناو شار و لە شوێنی تایبەتی خۆی فڕە بدرە. زۆر باشە بەشێک لە گەشتیاران وەکوی کە بەڕێزیش باسکرد دەچنە سەیرانگاکان هەنی جیاواز لەوەی کە ئاگرەکەنەوە پەلوپۆی ئەو دارانەی کە لە ژێریا دەحەوێنەوە دەیشکێنەوە تا چەندە گرنگە ئەو دارانە بپارێزیەوە تا چەندە گرنگە سەرچاوە ئاویەکان کە پاشڕۆی تێفرێنە دەێت دوجار دەبێتەوە سەرچاوی ئاوی خواردنەوەی هاوڵاتیان. بێگومان ئەو دارانی کە ئێمە ساڵانە چ ڕێکخراوەکان چلانی پەیوەندیدار هەڵەسێ بە چاندنی ڕێژەیەکی زۆری نەمام و تۆ بۆ ئەوەی کە لە داهاتووە بێ بەدار و ئێمە و کەسان و هاوڵاتیان بتوانن لەژێر ئەو دارانەیە کە کاتێکی خۆش یاخۆت سوود سەیرانێکی باش بکەن بەڵام تۆ کە هەستی بە بڕینەوەی ئەو دارەوە پیسکردنی ئەو ئاوی کە دوایتر ئەبێتەوە بەسەوە خۆت باسێک سەرچاوی ئەو بۆ تۆ کە ئەمە لە دواتریشە ئەو پیسکردنی ئەو ئاو بەردەوامە بێت ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی چەنەها نەخۆشی وە زیانگەیاندن پێی بۆیە پێویستە لەسەر هەم هاوڵاتیان خۆیان هۆشیاری خۆیان بەو ڕادێ بەرزکەنەوە کە چیتر ئەو دیاردانە نەمێنێت و لەسەر حکوومەت لایانی پەیوەندیدار کە سزا لەسەر ئەو سەرپێچانە دابنێتاوەکو ئەگەر هاوڵاتی خۆشی ئەو بەرپرسیارەتیتانە بێت ناچاری بکات بەوەی کە هەڵنەستێ بە چی بڕینەوەی دار بێت چ پیسکردنی ئەو ناوچە گەشتیارانە بێت. ئەگەر بێمە سەر بابەتی هۆشیاری تاک لە هەرێمی کوردستانە بەرامبەر بە ژینگە بە پێوەی کە هەم ڕێکخراوەکان کاریان لەسەر کردووە دەبینێت لە ڕاگەیانەکانەوە پێتان وایە ئاستی هۆشیاری تاک بۆ پاراستنی ژینگە لە چ ئاستێکدایە؟ بەداخەوە لە ئاستێکی زۆر نزمایە چونکە ئەو پاشەڕوانی کە ڕۆژانە ئیبینی چ لە ناو شار بێت چ لە سنتەری شار بێت چ لە دەرەوە کە لەم وەرزەیە کە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە زۆر زیاترە لەوەی کە بەرپرسیارەتی تاک لە ئەستۆی خۆی بگرێت. ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە پێشتر بە چالاکی و لە ئێستاشدا بە لە ڕێیکە ئەو پڕۆپەیڕۆ پرۆگرامی ئێمە دوو بابەتی سەرەکی لە خۆگریکان پەروەردەی ژینگەی ئەوی کەشان یاسای ژینگەی هەوڵمانەوە لە ڕێی ئەم دوو تەوەرە و لە ڕێی ئەم دوو بڕگەوە کە ئاستی هۆشیاری تاک بەرز بکەینەوە بەوەی کە بەرپرسیارەتی لا دروست بێ ئەو ژینگەی کە تۆ لێ ئەژیت بەتەنها مڵکی تۆ نییە و هەروەک لە سەرەتاتە ئاماژە پێ تۆ چۆن ماڵی خۆت بە پاکی ڕاگری چۆن شوێنی خۆت بە پاکی ڕاگری پێت خۆشەکە پاک بێ پێویستە ژینگەش کە مڵکی هەمووانە بەو شێوەی پارێزگاری لێ بکرێت بۆیە ئەبێت بەرنامی تایبەت هەبێت و لەسەر پرۆگرامی پەروەردە و فێرکردنە بەرنامی تایبەت هەبێت بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری سەرەتا لە مناڵەکانەوە دەست پێ بکەین چونکە لەوان نەوەی داهاتوونەوەی دوا ڕۆژی ئێرن ئێستن
بۆیە کە هۆشیاری ئەوان بەرز بۆیەوە بەرەبەرە هۆشیاری تاکو و کۆمەڵگەش بەرزەبێتەوە بۆ پاراستنی ژینگە. کێتان وایە وەزارەتی پەروەردە لە ڕێگەی ناوەندەکانی خوێندنەوە گرنگیداوە بە هۆشیارکردنەوەی یاخود پەروەردەکردنی منداڵ لە سەرەتایی قۆناغەکانی خوێندنەوە تاوەکو ئێستا بۆی ژنگەکەی خۆی بپارێزێ؟ وڵی ئەگە گرنگیشی دا بە گرنگیەکی ئەو تۆنەوە چونکە ئەنجامەکەی نبینین تۆ کە گرنگی بە بابەتێکی شخیت سەر بابەتێک ئەبێ دواتر ئەنجامە دەستکەوێت بەڵام و ئەنجامێکی ئێستا ئەم ببینیمانە لە ئێستاە بەداخە و ئەنجامە نییە کە بتوانین بڵین وەزارەتی پەروەردە ئەو گرنگی بەو لایەنە داوە کە بتوانێت ئاستی هۆشیاری خوێندکاران یاخود هاوڵاتیان بەرز بێتەوە لە پاراستنی ژینگە. ژمارێکی زۆر لە ڕێکخراوەکانی ژینگەی هەن لە باشووری کوردستانە تا چەنە کاریان لەسەر پاراستنی ژینگە کردووە تا چەندە کاریان لەسەر هۆشیارکردنەوەی تا کردووە. بەڵێ ئێمە بە نزیکی لە هەڕی کوردستان ژمارێکی زۆر لە ڕێکخراوی ژینگەی هەیە لە پارێزگای سلێمانی نزیکی 62 ڕێکخراوی ژینگەیمان هەیە بەڵام بەداخەوە ئێمە ئەمساڵ لە ڕێی ڕاستباردەیەکی دەستەی ژینگەوە هەستین بە دروستکردنی بۆردێک لە نێوان ڕێکخراوە ژینگەیەکان لەم ڕێکخراوە لەکوێ ئەم 63 ڕێکخراوە کە هەیە لە پارێزگای سلێمانی تەنها بە نزیکی 25 ڕێکخراو بەکارەیی لەناو ئەم بۆردە بەشداری کردووە کە پەیوەندیمان پێوە کردوون و ئامانجی ئەم ڕێکخراوانە و ئامانجی ئەم بۆردەش پاراستنی ژینگە و ڕێگریکردنە لە پیسبوون و لە تێکچوونی ژینگە بۆیە ئەرکی ئەو ڕێکخراوانەیە کە تۆ ڕێکخراوێکی ژینگەی بێگومانە بێ بەپێی ناوەڕۆک و پێڕۆ پرۆگرامی خۆت چالاکیت هەبێ و کاریگەریت هەبێ لەسەر پاراستنی ژینگە ئەگەر ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە پێشتردا چی لە کاتی بۆنە و ئاهەنگ و لە سەیرانگاکاندا هەڵساین بە دابشکردنی زەرفی لایلۆن و بڵاوکردنەوەی ڕێنمایی لە ئێستشە ساڵانە لە قوتابخانەکان ئەم دوو ساڵە نەبێ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا نەمانتوانیوە گەن ساڵانی پێشوو لە قوتابخانەکان سیمیناری تایبەتمان هەبووە بۆ پاراستنی ژینگەوە لە ئێستا لە کەناڵی تیلیگرام بەرنامی گرین سکوڵمان هەیە کە بەردەوام سیمینارات و دەوراتی تاکرێتەوە بۆ تایبەت بە پاراستنی ژینگە. زۆر باشە باسی ئەو ڕێکخراوان کرد کە ئێوە لە بۆردێکە کۆبوونەتەوە بیانووی ئەوانی دیچی بووە کە بەدەم بانگەوازیەکەەوە بەدەمەوە نەهاتوون کە بۆردێکی گشتی لە نێو ڕێکخراوە ژینگەیەکانە دروست بکە لە هەرێمی کوردستان ئایا ئەوانیش ڕێکخراوی ژینگەیین بۆچی بەو ناوەخۆیان ناساندۆ ئامادەنین پێکەوە یاخود بەگشتی کارێکی ئەو تۆ بکەن؟ بەڵێ ئێمە ئەم بۆردە کە دروست کرا لە ڕێی فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانەوە پەیوەندی کرا بە ڕێکخراوەکانەوە هەندێک لەو ڕێکخراوانە چالاکیان نەماوە هەندێکیش چۆن بڵێ ڕێکخراوەکە هەڵۆشاوەتەوە بەڵام ئەوە نی بڵێ هەڵۆشاردنەوەیەکی بەتەواوەتی بەڵکو هەر چالاکی و هینەکەیان ڕاگرتووە و هەنێکیش بەدەم بانگاوازەکە خۆی نەهاتە چونکە ئێمە دووجار لە پارێزگای سلێمانی کە تا سێ کۆبوونەوە کرا اینجا بۆردەکە ڕاگەیەنرا بۆیە بەکەم تەرخەمی ئەو کەسە ئەو ڕێکخراوانە خۆیانی ئەبینم چونکە تۆ کە هەڵگیری پەیامی ژینگە پارێزیبی پێویستە لە هەموو جونگەکانە کار بکەیت تاوەکو بتوانیت پەیامەکەت بگەێنی. بەرەو وەرزی هاوین دەڕۆین وەرزی هاوینیش دەبینین پوش و پاوانی دەشت و دەرەکانی کوردستان و وشک دەبن پێویستە هەم شۆفێران هەم هاوڵاتیان چۆن کار لەسەر پاراستنی ئەو سروشتە بکەن بۆیی لە سووتان بە دووربێ ساڵانی ڕابردوو بینیمان کە ڕێژەیەکی زۆر لە پوش و پاوان سووتە چی بکرێ بۆی کە پارێزراو بن هەم ڕێکخراوەکان و هەم هاوڵاتیانیش؟ بەداخەوە ساڵانە ئەم دەردێ دووبارە بێتەوە سووتانی دارستان و پوش و پاوانەکان یەکێک لە بەرپرسیارەتەکان بەرپرسیارەتی هاوڵاتیانە تۆ کە لەو شوێنانە پێویست یعنی ڕێگری بکرێت لە ئاگرکردنەوە و فرێدانی پاشماوەی وەکو جگەرە و هەر پشتێکی کە بێتە هۆی ئاگرکەوتنەوە وەلایەنی پەیوەندیداریش چکە ڕێکخراوەکان بێت چ حکومت بێ پێویستە بە بەرداوامی چاودێری ئەو شوێنانە بکاتەوە کە ئەو مەترسیە کەم بکرێتەوە لە سووتانی ئەو دارستان و ئەو پوشپاوانانە. پێم خۆشە وەکو دوایین وتەی بەڕێزی کۆمەڵێک ڕێنمایی پاراستنی ژینگەیی بێ بۆ بینەران و ئەو ڕێنمایانە چین کە بە تایبەت لە وەرزی بەهار و چوونە دەرەوەی گەشت و گوزاری هاوڵاتیانە دەبێت جێبەجێ بکرێت.
بەڵێ داوا لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین ئێمە کە ڕوو لە سەیرانگاکانەکەین بۆ بەسەربردننی کاتێکی خۆش لەمەوەی ئەو چەند ساعتی کە ئێمە لەو سەیرانگایان یان لەو ژینگەیەین هەوڵ بدەین هەم بە پاکردنەوەی لە دوای خۆمان پاشەڕەکان پاکەینەوە هەم کەم بەکارهێنانی بەڕاستی مادی پلاستیکی چونکە زەرێکی زۆر بە ژینگە ئەگەیەنەوە ماوەیەکی زۆری پێئێژێت تاوەکو ئەم مادە پلاستیکی لە ناوەجە حەزەکەم لێرە ئاماژە بێ شتێکیش بەم ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان پرۆژە یاساکمان پێشکەش بە پەرلەمان کردووە لە داهاتوە کە لە کاری لەسەر ئەەکەین پرۆژە یاسای سنوودارکردنی پلاستیکە تاوەکو بتوانرێت ڕێژەی پلاستیک لە بۆ بەکارهێنان کەم بکرێتەوە کە ئەمەش یارمەتی دەرێکە بێت لە پاکڕاگرتن و ڕێگریکردن لە پیسبوونی ژینگە و هەروەها پاراستنی سەرچاوە ئاویەکان و کوژاندنەوەی ئەو ئاگرانی کە لە دوای خوانەوە ئەیکەنەوە بە بەرپرسیاری و مامەڵە لەگەڵ ئەو خاک و ئەو هەوایە بکەن کە ڕووی تێەکەن. دەسەکانە خۆش بێ بەڕێز بەهرە عەبدوڵڵا هاوسەرۆکی نوێنەرایەتی ڕێکخراوی سروشتی کوردستان لە سلێمانی دووبارە سوپاس بۆ بەشداربوون.